ئای بەختەوەری دەبێت لەکوێبی دڵنیا بە خەڵک بە دوات داوێڵەوە بە دوات دادەگەڕێت بەڵام هەموو کەس ناتبینێتەوە. پشتیوان بەخوای گەورە دۆزیمەوە وەرن با پێتان بڵێم کە بەختەوەری لەکوێ و لەکوێ نیشتەجێ دەبێت. بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان. دکتۆر ئیبراهیم فەقێ نووسیوێتی لە بەختەوەریان پرسیوە ئایا لەکوێ نیشتەجێ دەبێ و شوێنی تۆ کوێیە؟ بەختەوەری لە وەڵامدا گوتوێتی لە دڵی ڕەزامەندەکاندا نیشتەجێ دەبم، لەو کەسانەی کە ڕازین لە خوای پەروەردگار، ڕازین لە ناز و نیعمەتەکانی خدای پەروەردگار، ڕازین لەو بەشەی کە خوای پەروەردگار پێی داون. دووەم گوتویانە ئەی بەختەوەری بەچی دەژیت؟ گوتویەتی بە ئیمانێکی بەهێز و بیر و باوەڕێکی بەهێزەوە دەژیم. سێم گوتویانە ئەی بەختەوەری بەچی بەردەوام دەبێت؟ چونکە لە دوای ژیان بەردەوامی زۆر گرنگە. گوتویەتی بەکردەوەی چاک و عەمەلی ساڵح بەردەوام دەبم. کەواتە ئەگەر بە دوای بەختەوەری داوێڵیت دڵنیا بە لەو سێشتەیەدا بەختەوەری دەست دەکەوێ و نیشتەجێ بووە. یەکەمیان لە ڕەزامەندیدا، دووەمیان لە ئیمان و باوەڕێکی بەهێزدا، سێیەمیان لە کردەوە و عەمەلی ساڵحدا. دەیفەرموو کاکە ناوی خوا بێنە و پەلە بکە و بەدەستی بێنە.